ماوەی سێ مانگە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەنجام درراوە، بەڵام تا ئێستا هیچ ئاسوەیەک بۆ پێکێنانی کابینۆنی حکوومەتی عێراق بەدی ناکرێت. تەعەنوت یاخود پێداگری نوری مالیکیش وە کاندیدی سەرۆکوەزیران لەلایەن چوارچێوەی هەمانگیەوە چوارچێوەی هەمانگی شیعەکانی بەرەودا بەشبوون بردووە. هەروەها مەترسی ئەوەش هەیە لە ئێستادا کە گروپە چەکدارە شیعەکانی نزیک لە ئێران عێراق پەلکێشی ململانە سەربازەکانی نێوان ئەمریکا و ئێران بکەن لە کاتێکدا کە دۆسەی کاندیدبوونی نوری مالیکی بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق لەلایەن چوارچێوەی هەمانگی شیعەکانەوە ڕەهەندێکی هەرێمی و نێودەوڵەتی ئاڵۆزی وەرگرتووە. مەترسی ئەوەش هەیە تەعەنوتەکەی نوری مالیکی یاکە لە ڕقی نوری مالیکی بە شێوەک لە شێوەکان عێراق دووچاری سزا و هەروەها گەماروی ئەمریکا و گەماروی نێودەوڵەتی بکاتەوە. موختار موسەوی سەرکردە لە ڕێکخراوی بەدر کە هادی عەمری سەرۆکایەتی دەکات چەند زانیاریکی گرنگی بە ڤاردا و ئاماژەی بۆ کرد لە ئێستادا دوو بژاردەی سەرەکی لەلایەن چوارچێوەی هەمانگی شیعەکانەوە تاوتوێ کراون بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغەیەکێک لە بژاردە بەهێزەکانەوەی کە محەممەد شیع سوودانی یاخود حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی بۆ ماوەی ساڵێک درێژ بکرێتەوە، ئەمەش بە پرۆژەیەک پێشکەشی پەرلەمان بکرێت بۆ ئەوی دەرچەیەکی یاسایی بدۆزرێتەوە بۆ ئەم پێشنیارە. ئاماژەی بۆش کرد کە یەکێکە لە بژاردە سەرەکیەکان کە لە نێو چوارچێوەی هەمانگی شیعەکانەوە بە گەرمی تاوتوێ کراوە و پێشنیار کراوە، ئەویش ئەوەیە کە حەمید شەتری سەرۆکی دەستگای هەواڵگری عێراق ببێتە کاندیدی بەدیل، واتە مڕەشەحی تەسویە کاندیدی چارەسەر بۆ کردنەوەی گرێشوێرەی سەرۆکوەزیرانی عێراق. بەڵام من پرسییم ئاخۆ بۆچی حەمید شەتری کاندید بکرێت بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق لە کاتێکدا ئەو کەسایەتیی ئەمنی و هەواڵگری هەیە. ئاماژەی بۆ کرد کە بە ژوێرەی راپۆرتە هەواڵگریەکان و هەروە پێدراوە مەیدانیەکان لە ئێستادا ڕێکخراوی داعش دەستی کردەوە بە جوموجوڵەکانی و هەوڵی خۆڕێخستنەوە ئەدات بە دیاریکرایش لە ناوچە سنوورەکانی نێوان عێراق و سووریا و هەروە عێراق و ئوردن و لە ناوچەکانی بیابانەکانی ئەمبار دەستیان بە جوموجوڵ کردووە ئایانەیە خۆیان ڕێبخەنەوە، بۆیە بە ژێری ئەو پێدراوە مەیدانیانە پێ ئەچێت قۆناغی داهاتووی عێراق قۆناغێکی هەستیار و هەروەها سەخت بێ لە ڕووی ئەمنی و سەربازی و هەروایەکی شکەرجە خاڵەکان ئەوەیە کە مەترسی ئەوە ئەکرێ بەردەوام کە گروپە چەکدارە شیعەکان بە شێوک لە شێوەکان عێراق پەلکێش بکەن بۆ شەڕی نێوان ئەمریکا و ئێران لە ئەگەری هەڵگیرسانی جەنگ لە نێوان ئەو دوو وڵاتەدا. بۆیە چوارچێوەی هەمانگی شیعەکان لە ئێستادا کەسایەتی حەمید شەتری وە کەسایەتیەکی ئەمنی و هەواڵگری بەهێز بە شیاو ئەزانێت بۆ ئەوەی قۆناغی داهاتووی عێراق بەڕێوە بەرێت.